بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆمەوە هاوڕێیانی هاوکارم گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بێت. عزیزان هاتوونیتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە. بابەتی بەرنامەی ئەمڕۆمان یاساییکردنەوەی مادە هۆشبەرەکان و کانابیس یان هەمان ماریجەوانە لە وڵاتی ئاڵمان. ماریجەوانە دەبێتە هۆی زیادبوونەوەی زەرەبانی دڵ، چوونە سەرەوەی دۆپامین، هەست بە سەرخۆشیکردن و حەسانەوە لە کاتە ئەوڵەکانی و هەروەها زیادبوونی چالاکی مێشک و بیرکردنەوەی زۆر لەگەڵ دەروونگەرایی و تۆزێک فشار و نیشانەکانی پارانۆیا لە یەکەم ساعتەکانی دوای بەکارهێنانی. بەڵام دوای نەمانی کاریگەریەکەی لەسەر مێشک هاتنە خوارەوەی ئێنەرژی، هەست بە ماندوویەتی زۆر، برسیەتی زۆر دوای 2 یان 3 سەعات بەکارهێنان. ماریجەوانە لە کۆنترینگیەکانی ڕەوانگردانە لە دنیادا کە تەمەنی دەگەڕێتەوە بە نزیکەی 3000 ساڵ بەلەزاییە. ماریجوانە یان کانابیس یان گراس و ئەلەف و حەشیش چیە و بۆچی هەندێک لە دەوڵەتەکان و سیاسەتمەدارەکان ئەوەندە بایەخی پێدەدەن؟ لە چەند ڕۆژی ڕابردوودا دەوڵەتی ئاڵمان بەکارهێنانی ماریجوانە لە یاسای خۆیدا گونجان و ئەمەش بوو بە خۆشحاڵێکی زۆر بۆ ئالوودەبوانی ئەم مادە سڕکەرە و هەروەها فرۆشیاران و سەرمایەگوزارانی ئەم مادە تەوەهومزایە. ئەم مادە چییە و فرۆشتنی بۆچی ئەوەندە بایەخی پێدرا و بۆچی بەکارهێنانی ئازاد کرا؟ بۆ گفتوگوی زیاتر دەڕوینە لای هاوڕێ وریای ئەحمەدی کارناسی بەرنامەکە و بزانین ئەم مادە چییە. کاک وریا بەخێوی بۆ بەرنامەی ئەم هەفتەیەمان. زۆر سپاسان دەکەم و ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە. زۆر سپاس، بەخێویت. سپاس. هاوڕێ وریا، ئێوە خۆتان لەو مەدرسە و زانکۆیانە کە پەرستاران دەورەی فێربوون دەبینن لەبارەی ئێعتیاد و کاریگەری و حاڵەتەکانی مادە هۆشبەرەکان دەرستان داوە یا ئێستش هەر خەریکن دەرسیە دەدەن. پرسیارەکەم ئەوەیە، دەوڵەتی ئاڵمان چەند مانگێکە خەریکی ئازادکردن و یاساییکردنەوەی ئەم مادەیە کە تا ئێستا قەدەغە کراو بوو. بۆچی وڵاتی ئاڵمان بەم مەوزوعە ئەوەندە سەری خۆی قاڵ کردووە و بۆچی ئەوەندە لەبارەی مادە هۆشبەرەکانی دیکەوە قسە ناکەن و بۆچی بۆ کانابیسیان هەمان ماریجوانە یاسای نێدادەنێن؟ وایە دەوڵەت ئاڵمان ماوەیەکی زۆرە خۆی مەشغوڵ کردووە بە مۆزوعێکی ئاواوە. خودی مۆزوعەکەم خۆی مۆزوعێکی جدیە، من نامەوێت لە جدیت مۆزوعەکە کەمەوە بەڵام لە حقیقەتە مشکلاتی وڵاتی ئاڵمان زۆر 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 لەوانە جدیترن کە دەوڵەتێکی زلوزەبەح ئابۆ شێوە مانگها خۆی مەشغوڵ کات بەوەی کە بزانێ کانابیس ئازاد دەکەن و شێوەی ئازادکردنەکەی بەرحاڵ بکەن بە قانونی ئەوانە. دیارە دەوڵەت ئاڵمان تەنیا کشوەرێک نییە کە ئەوەی ئازاد کردووە، 30 کشوەرتر لە جەهانە هەن کە پێشتر ئەوانیان ئازاد کردووە، یاخۆ مەسەڵەن کشوەرهایەکی زۆر هەن لە دنیا کە تۆلەرانسیان پێژن لە مقابل ئەم مادەوە بەرحاڵ قانونن مەمنوعە، بەڵام عەمەڵەن معنیکی وای نییە مەمنوعیەت بوونی لە ناو وڵاتەکانە. بۆیە خۆیشت لە قسەکانت ئاشارەت کە مادەیەکی بەڕاستی لە زمانێکەوە کە شاید زەمین و تەبیعەت وجودی بێ ئەوەی هەیە لە زمانێکی کەوکە بەشەریش بێت هەر هەیە، منتەها ئێمە تقریباً هەزاران ساڵە ئاگادارین لەوەی کە ئەم مادەیەکی هۆشبەرە و تەئسیراتی هەیە لەسەر وەزعی سڵامەتی، لەسەر ڕۆح و ڕەوان ئینسان و فەلسەفەی موجودی ئینسانەکەیش بەڕاستی ئەگۆڕێت. دەوڵەت ئاڵمان بۆیە ئازادی کردووە کە بە نەزەر من لەسەر ضرورەتێکە وا ئیجاد دەبێت ئایا ئەم قەزیە ئازاد بێ یا مەمنوع بێت، وارد قەزیەکە نەبوون. شاید بەشێکیی بە قەول قەرارهایەکی انتخاباتیەوە بێت کە ئەم ئێتلافەی کە ئیستا لە هەڵ حکوومەتە دانەیلەوە حیزبانە بلەخەر لە ناو پرۆگرامەکەی خۆیان هەیەی و بوویەتی و ئەمانە، وەلێ بەڕاستی من لەسەرەوە تاکی دەکەم کە ئەیتوانی دەوڵەت ئاڵمان بە مشکلاتێکی زۆر زۆر جدیترەوە کە ئەم کۆمەلگا هەیەتی خۆی مەشغوڵ کات و بۆ بە شۆن ڕێگە حەلا بگەڕێ. ڕێگە حەلێکی چەکە بۆ ئەم کانابیستا ناوە ڕێگە حەلێک نییە کە بتوانن حتا بەبێ مشکل خۆیان ئیجرای بکەن. جگەل لەوانە هەر هەمووی ئەگەر لە بەرچاو بگیر لە دوورەوە تقریباً لەسەر
دەرسەد لە کۆمەلگا ئێمە قسە ناکەین، یعنی مشکلاتێکە لەسەر کانابیسە و دوچار کۆمەلگای ئالمان ئەتوانی ببێت حتا 9% نییە. بۆیە بەنەزەر من دەوڵەت ئەڵمان خوب ئەتوانی زۆر سادەتری چرەمە ئازاد کات هیچ مشکلێک دروست نابوو، وەڵێ بەڕاستی مانگها و مانگ هاست ئەمانە لەسەر ئەم معزلە گەورە بە قسەی خۆیان قساکەن. زۆر سپاس. ئەگەر مەجالمان بێت ئەلبەتە کاکووریا دەگەڕینەوە بۆ سەر ئەم پرسیارە، لە سەرەتاوە دەمانەوێت تۆزێک زیاتر لەبارەی ئەم بابەتەوە ڕوونکردنەوەمان پێ بدەیت و لەسەر مۆزوعەکە بڕۆین. ئەم مادە هۆشبەرە بە ناوی جۆراوە جۆرەوە دەیناسن، بۆ نمونە کانابیس، THC، حەشیش یان هەمان گراس. ئایا ئەم مادانە جیاوازیان هەیە؟ ڕاستە ئەوە ناوهایەکی زۆری هەیە لە حەشیشە و کانابیس، جۆینت، نازانم گراس، ڤێت، شێت، زۆر ناو هەیە. شاید بشکی بۆ مەربوط بێت کە لە چ وڵاتێکا بە چ شێوەیەک مەترەح بووە و بەتابەت لە ناو جوانگەلێکە کە ئیسفادەریەکەن و بەتابەت لە دەهەکان 60 تا 90 لە دوای جەنگ جەهانیەوە کە لە زۆری لە وڵاتەکانە مد بووە بەتابەت وڵاتانی کە بە ئیسلاح ناوی دیموکراسی لەژێر دیموکراسی ئێم ڕۆژیە کە ئێمە ئێناسین ژیانیان کردووە. ئەوانە بەشێکی بەوە مەربوطە کە فەرهەنگی قسەکردن لە ناو ئەوانە چۆنە لەکوێوە هاتووە و بەشێکیی بەوە مەربوطە بەخەرە شتێکی تەخەسوسیا چ ناوهایەکیان کردووە. کانابیس ناوێکی ئینگلیسی زۆرتر بەکاریە بن کەسایە و ئاوەها دیارەکە کانابیس لە ژێر ناو کانابیسە مەجموعەیەک ناوتر ئەکرێت خۆی لە ئەسڵا خۆی لەسەر گیایەکی ئێمە قساکەین ئەو گیا بە فارسی ما بێژن شادانەی پێژن بە حاڵ بە ئینگلیسی کانابیسی پێژن خۆی پێم وا بێت لە ئەسڵەوە شاید زۆرتر لە هێندەوە مەترەح بووە ئیسە لە وڵاتانی ترا زۆرتر بەناوبانگ و دیارە و ئەمانە وەلی خۆی بەوە کەوتووە کە مەسەڵەن بەرگی بێت یا خۆساقەکەی بێت یا گوڵەکەی بێت یا ئەوانە بێت ومانە بۆ خۆی ئەوانیچە حتا بۆ ئەوە کەوتووە کە مەسەڵەن ئایا لە ناو بیسکویتێکا بێت یا لە ناو سیگارێکا بێت بیکێشیتەوەوانە ئەوانێکە خۆیان تەئەسیریان کردووە لەسەر داواکانیان بەڵام فەرقێکیان هەیە بەیەکەوەیە. زۆر سپاس. ئێوە وتان جیاوازیک هەیە، ئەم جیاوازیانە چییە؟ چۆن جیای دەکەینەوە؟ ئەو جیاوازیانە شاید باشتر بێت ئاوا تەوزیحی بدەین کە خۆی مادەیەکە لەنا ئەم گیا مەوجودە چییە؟ ئەو مادە بەناو ئێمە لە ئەڵمانیا ژین پێ THC یانە یا THC تێترا هیدرۆ کانابینۆل لە ئەسڵا ناو ئەسلیەکەیە. ئەوە مادەیەکە کە ئەو مادە تاسیرەکاتە سەر مێشک و ڕۆح و ڕەوان و جسمی ئێمە و مادەی تریج هەیە بە ناو کانابیدیرۆل ئەو هیچ بەریا مخەفەفەکەی CBD یا ئێمە بە حاڵ CBD لە ئەڵمانە پێژین. ئەوە ئەم دوو مادە بەوە کەوتووە کە یعنی ئەم دوو مادەیە کە تاسیر گوزارن لەسەر ئێمە کە لەنا ئەو گیاهەن خودی ناوەکان زۆر مەترەح نین. ئەم دوو مادەیچە بەوە کەوتوون کە مەسەڵەن لەسەر گوڵەکەی بێ یا لەسەر دانەکەی بێ ڕۆغنێکەوە تۆلی دەوێت لەسەر لە ناو ئەو گیا یا لە تەریق ئەو گیاوە ساقەکەی بێت یا مەسەڵەن بەرگەکەی بێت تەرکیباتی ئەم دوودانە مادە کە عەرسانم کرد فەرقی هەیە لە ناویاوە حتا جگە لە تەرکیباتەکەی چی مەسەڵەن ئینتەنزیتێت یاخۆ بەشێک دەرسەدێکە لەو دەواکە هەرنا ئەم گیا دەرسەدەکانیشی بازم فەرقەکەن بەیەکەوە. ئەوە شتێکە کە زۆر جار لەم لاولەولا بەحاڵ بەکاریە بن کە تاسیرەکاتە سەر ناوەکانی کە لە وڵاتانەی جۆرا جۆرە یا لە فەرهەنگای جۆرا جۆرە ئەو دوو جیاوازی چە ئەلبەتە من ئەوەی عەرز بکەم کە مەسەڵەن THC یا ئەو مادە
زۆرترێتە بەعیسەوەی کە ئەو قسێکە لە ئەوڕۆ خۆت کردت یعنی هورمۆن تەولیداتی هورمۆنی لە مێشکی ئێمە ئەگۆڕێت و ئەم هێنە لە عەسڵە ئاوایە کە وەکو کلێڵ یعنی وەکو کلێڵ لەگەڵ قوڵفێکا چۆنە تەسەوەریەکەی کە کلێڵەکە خۆی بەتەنیا خۆی هیچ معنیکی نییە قوڵفەکەیش بەتەنیا خۆی هیچ کارێکی پێ ناکرێت بەڵام وەختی کلێڵێک و قوڵفێک ئەەکەی بە یەک ئەو عانە معنیک پێیاکەن و کارێکیان پێکرێ ئەم تێهاسێ لە مێشکی ئێمە تەسیراتێکی ئاوای هەیە کە چفتەوەی لەگەڵ سلول عەسەبی ئێمە و کل کارکردی سلول عەسەبی ئێمە ئەگۆڕێت بۆیە دۆپامین و ئیسفادە لە دۆپامین مادەی دۆپامین کە دۆپامین باعث خۆشحاڵی ئێماوێت باعث هێنە یا باعثەواوێت کە مەسەڵەن ئیحساس خۆشبەختی بکەین ئەو کارکرد ئێمە وەها ئەگۆڕێت کە بۆ ماوەی مشخص ئیحساس خۆشحاڵی بکە ئەو ئیحساسە ئەو دۆپامینە زۆرتر لە کارایی بێ لەسەر لە ناو سلول عەسەبی ئێمە ئەو بەشەکەیتری کە CBD تەشکیلەدا ئەوە زۆرتر تاسیرێکاتە سەر ئەعسابی ئێمەوە ئەو بەشە لە مشک ئێمە کە مەسەڵەن ئەگەر ئێشێکمان بێ ئیحساسی نەکەین یعنی وەکو ئەوەیە کە مەرکەزێکە لە مێشکی ئێمە و دەریافتی سلولهای عەسەبی کە ئێژێ ئێشت هەیەەوە لە پاتە مەسەڵ زەخمێکت هەیە لە دەستا ئەو زەخمە سلسلەماتب عەسەبی مادام ئێنێرێ مرتب ئێنێرێ بۆ مەغزێمە ئێژێ لێرا شتێکە و مەغزیش عەکس عەمەڵ نیشانەدا لە مۆردی و ئێژێ دەرمانێک پێیا بکە ئێژی وا بکە وامەکە عەزیێتە بێت ئەو CBD لەسەر ئەو شوێنە تاسیردانێت بۆیە هێنی چە بێت بە حاڵ بە حاس پزیشکی چە لەوە قابل ئیسفادا بێت کاکوریە کاریگەری ئەم مادە لەسەر جستە هەروەها دەرونی ئینسان چی یانێت مخەڕب چۆن ئینسان لەبینەوات چه کاریگەریکی مخەڕبی هەیە ئەزانی ئەم کارە ئەوڵن بە نسبەت مادەهایەکی ترەوە بە نسبەت مادەهایەکی تر وەکو ئەلکۆل وەکو هێروین وەکو کۆکاین ئەوە حقیقەتێکە کە کەمترە یا حداقل بعدی تأثیراتی کەمترە بەڵام ئێمە نامانەوێت مقایسە بکەین مەسەڵەن هێروین بۆچی خەتەرناکترەوە کانابیس کەمتر خەتەرە ئێمە لەسەر وەزیەت لەسەر کانابیس قساکەین کانابیس کارێکە کات کە سلسلە بەراتب عەسەبی ئێمە لە مەغزمانەوە کارکردیان بە شێوەیەک ئەگۆڕێت کە ئێمە مەسەڵەن جەزیرەهایەک خاڵی لە مەغزمانە دروستە بێت یعنی ئێمە قسەی تاسیات ڕۆژانەی ئەم کارە ئەم مادە ناکەم ئیسە تاسیات ڕۆژانەی کەسێکە وەختی ئیمڕۆ مەصرفیەکە بۆ مەسەڵەن ماوەی سعاتێک یا چەند سعاتێک خۆشحاڵە یا ناڕەحەتە یاچەکە ئەوە تاسیات مستەقیمی من قسەی ئەوە ناکەم من قسەی ئەواکەم کە ئەم مادە بە شکڵێکی درێژماوە چه تاسیاتێکی لەسەر ئێمە هەیە بە شکڵێکی درێژماوە تاسیراتی ئەوە لەسەر مێشکمان هەیە کە بە تۆر واقعی جەزیرەهایەک دروستە بێ خاڵی لە ماتریال و ئینفۆرماسیۆن و ئیطلاعاتێک کە ئێمە لە ژیانمانە یا فێری بووین و یا تەجروبەمان کردووە و احتیاجمانە بۆیە ئەو ئینسانگەلەوە کانابیس مەصرفەکەن هەمیشە دایم پردگەلێکیان هەست لە بان ئەو پردگەلە ڕەدەون لە جەزیرێکە بۆ ئەو جەزیرەکەی تر بەڵام خارج دە پردگەلە ئەبینی هیچی تیانە لە مەغزیانە بە تایبەت بۆ ئێمە کە لەگەڵ یان قساکەین و سەر و کارمان هەیە زۆر مشکڵە لەبەرەوە زۆر چتەوان نیەسیان تا مراجعی پێ بکەن تا بتوان لەگەڵ توە براودەکە یا قسە و باسەکە ئیدامە بن بەرحاڵ ئەوە لەسەر تاسیراتی مەسلسلماتر عەسەبیە کە ئەو بەشەیەکە ئێمە وەکو کامپیوترێک لە مێشکمانە زەخیرەیەکەین و احتیاجمانە پێ مراجعی پێەکەینەوە ئەیتیرینەوە بۆ کاریبار ڕۆژانەمان استفادەیەکەین زۆرێکی لەبێنەچێت خودی سلسلەماتبی عەسەبی ئێمە وەکو ئەلکول یا مەسەڵەن هێروئین ئەوە نییە کە فۆری لەبێن بچێت لە تەرێق کانابیسەوە
بەڵام تۆ تەسەوەرکەم مادام شوێنێک بمباران شیمیاییە کردی شیمیاییەکە بەڵام خەفیفە ئیتر تۆ دوای ماوەی کە ئەو تەبیعەتە ئەبینی لە هەموو شوێنێکەوە دیارە حاڵەتێکی تەبیعەتێکی تەبیعی نییە مشکی ئێمە لە تەرێق کانابیسە و سلسلەماتە عەسەبیەکەی وای لێتی زۆرێکیان بە مەراتب یا کار ناکەن یا کارەکەن یا کارەکانیان کون دەبێتەوە بۆیە لە شێوەی ئەوەی کە شتێک دەریافتکەن و لە مقابڵی عەکس العەمەل نیشان بن و یا شتێک حاڵیان بێت و یا گەرەکیان بێت شتێک حاڵی بکەن لە هەموو ئەوانە مشکڵ پێیاکەن جگەل لەوانە مەسەڵەن لەسەر تاثیراتی مەسەڵەن لەسەر جسمی ئێمە مەسەڵەن کارکرد قەلب ئەگۆڕێت فرێکوێنس قەلب ئەگۆڕێت زەرەبان قەلب ئەواتە سەر بە تۆرێ بەشڵێکی مدام قەلبی ئێمە ئەگەر مەسەڵەن ئاوا کار بکات ئەو عانە کارکردەکانی ئەگۆڕێت بەڵێ کارکردی قەلب ئەگۆڕیسە یا بەرە تونبوون یا بەرە ئارام بوون عەکس هین کارەکانی بەرەوسەرەوە یعنی ئەزاهرن بەرەوسەرەوە بەڵام قەلب قدرت قەلب تێرێتە خوارەوە کولەن بەڵام کارکردی ئەواتە سەر یعنی کاری قەلب لە عەسڵا مەجبورە کاری فرەتر بکە بۆی کە ئەو وەزیفەی کە ئەنجامی مەشیای بدای بە کارێکی کەمترەوە بتوانێت ئەنجامی بە یعنی کارکرد اختلاڵ دروستەکە لە کار قەلبی ئێمە فشار خوێنەواتە سەر ئەوێتە بەعیسەوەی کە مەسەڵەن لە ناو بە تایبەت جوانگەلە ئەمە بەڕاستی زۆر مهمە لە ناو جوانگەلە اختلاڵاتی جسمی جنسی بەوجود تێرێت تا سەدحێکە مەسەڵەن پیاک ئەحساس پیاوەتی نامێنێ حتا بە لەحاز ئۆپتیش یا بەلەحاز ئۆپتیکەوە مەسائل حتا ئالات تەناسولی ئەگۆڕێ هەم لە ژنا هەم لە پیاوە کارکرد ئالات تەناسولی ئینسانەکان ئەگۆڕێ ئەوانە یعنی کارێکە کات کە وەزیەت چاو ئەگۆڕێت کارکرد ڕێیە ئەگۆڕێت مەسەڵەن ئەوینی ئەکسەرن ئەوانە لە عەلامەتەکانی چیانە ئەوینی ئەکسەرن چاویان سوورە سیستم دفاعی بەدەن کولەن تێرێتە خوارەوە یعنی کەسەکە لە نەخۆشیێکی سادا خەتەرێکی گەورەی بۆ دروستە بێت بۆیە سیستم ئەیمەنی جسمی تێرێتە خوارەوە کارکرد ویتامین لە بەدەنە تێرێتە خوارەوە یا کارێکی پێکا کە ئێمە ویتامین ئەگەر چه حتا بە شکلێکی فراوان دەریافتی بکەین وەلێ شێوەی ئەوەی کە ئێمە ویتامین لە جسممانە ئەکەین بە مادەیەکە احتیاجمان بێ مەسەڵەن وەکو پێست احتیاجی بە ویتامین پێست ئەو ویتامینە تا ئەگەیتە پێست و ئەسڵەن بەشێکی هەر ناگەی و یا تا ئەگەیت ئەسڵەن شتێکی وا نامێنێتەوە و حتا وەختێکیش بگەیتە بەرەو شێوەی ئیسفادەی جسمی ئێمە لەو مادەی کە مەسەڵەن وەکو ویتامین عەرزم کرد ئەو نەهات کەسە خوارەوە کە ناتوانێت ئیسفادەی لێکا یعنی تۆ تماشاکەی ئێمە لەگەڵ مەسەڵەن مادەی کاڕوبەڕووین کە ئەو مادە لە عەسڵا هەم لە نەزەر جسمیە و خەساراتێکی بە درێژماوە یەکجار زۆر لەگەڵ خۆیان تێرێت و هەم لە نەزەر ڕۆحی ڕەوانی و فکریەوە بۆ بە تایبەت فکری مەسەڵەن تەمەرکوز هەواز ئەسڵەن شتێکی بێگاناوێتەوە یعنی ئینسانەکە تەمەرکوز هەواسی نامێنێت تەمەرکوز هەواسی کە جیاواز لەوانە کە تەمەرکوز هەواسیشی نامێنی مەسەڵەن ئیدامەی قسەکردن شتێککە بتوانی تاقی بکەیت مەسەڵەن عەلاقەتەوەی کە فیلمێک تاقی بکەیت و بزانیت لە ئەو فیلمە چ وێژریاگە چ کریاگە تۆ حاڵیت بێت هەمووی ئەوانە لە وەکو ئیمکانێکە ئێمە هەمانە ئەو ئیمکانە لە نەزەر زەمان یعنی لێ ئێمە وەرئەگرێتەوە بۆیە مەسەلە هەست کە لە نەزەر پزیشکی و بلەخەرە قابلی ئیسفادەس و لازم و بڕێ مواریوەلی بە حەقیقەت زۆر خێنە یعنی زۆر خەسارەت بە شۆخۆیان جێ تێڵێت من ئەوەی چ عەرز بکەمەژی ئەم مادە مەسەڵەن مادەیەکە خۆ گیاهیە ئەم گیا یعنی جۆرێک نییە
تۆ بەوە کەفتوی کە تەمەرکوز مادەکە لە ناو ئەو شتەی کە نەخۆشەکە یا کەسەکە دەریافتیەکات چەندێکە و بە چ مدت زمانێک ئەوە ئەواتە بەرەو لەگەڵیا ئەگەر نەمەسەڵ کەسانێکی زۆری چەند بینێک کانابیس مەصرفەکەن و هیچ مشکڵێکیان بۆ پێش نایێت سهین اعتیاد ظرفیت اعتیاد کانابیسیش بە نسبەت مادەکانترە و شاید لە خواردترەوە بێت بە نسبەت مەسڵ مادەکی وەری باوجود بە ئەوەی چه حەساو نییە بە حاڵەتێکی ژنێتیکی ئەنسانەکانی زۆر مربوطە یعنی کەس وا هەست مثلەن تا ارتباط پیا کاتەکیا واقعا دوای معتادەوێ پێ کەسیش وا هەست مەسەن مدەتهای ئیسفادەی لێ کات و حاڵەت احتیادیشی ناگری بەخۆی ئەمە چی هەست لە ناویە زۆر سپاس کاک وریاگەم بۆ تەوزیحدانەکانت بەڵام گەرەکمەوە بریم سەر ڕای ئاگاهی بەوەی کە ئەم مادەیە چه کاریگەریکی خراپدادەنێ گوایە پزیشکی ئاڵمانی دەمێکە بۆ کەسانێکی تایبەت تەوسیەی دەکەن لە چه بوارێکەوە کاربردی هەیە باشی ئەم مادە بە نیسبەت دەرمانەکانی تر چییە؟ ئەزانێت چی ئەم ئەوڵان تەنیا ئاڵمان نییە ئەو تۆسیاکە یان لە پزیشکیا بەکاری بات زۆرێک لە وڵاتەکان دنیا ئەسڵ پزیشکی بە نەزەر و تاریخە نەمیشە لەمە ئیسفادەی کردووە فقط لە بڕێ لە شوێنە لە زۆر لە وڵاتەکانە زۆر سیاسیان نەکردوێتەوە یا بەحسیان نەکرد لەسەری ئەگەر لە پزیشکیا هێن بووە ئەم بەحسێکە لە ئەوروپا زۆرتر مەترح بووە و بە تایبەت لە ئاڵمانە کە چ خواسی پزیشکیکی هەیە و ئەویش بەڕاستی وایە خواس پزیشکی زۆرە و بۆ مەسەن نەخۆشیگەلێکە وەکو ئیپیلیپسی وەکو نەخۆشگەلێکە وەکو ئاسم یا مەسەڵەن نەخۆشیگەلێک هەن دەردیان هەست بەڵام دەردەکەیان تۆ ناتوانانی مەسەڵەن کەسێک مەسەڵەن نەپاشکیان دەدەستیشکیاگە نە زەخمێکی هەیە شوێنێکی نییە تۆ بێژی ئەوە ها من مەسەڵ لۆکاڵ دەرمان یەکەم وەلی ئێشی هەیە لە تەک نوع دەردێکا ڕوبەڕوو ئەبێتەوە کە هیچ کارێتری بۆ ناکردی مەسەڵەن ئەو یان نەخۆشیگەلێکە سەرەتانیان بێت نوع ئێشکەلێک کەس کە بن ئێمە نایناسین بەڕاستی زۆر دەردناکن ئەو ئێشکەلە ئەو بوو ئەوانە مەسەن بۆ نوعێک حتا شپاستیک یا ئێسپاسم هەن بۆ نوع دەرمانگەلێک بۆ نوع ناڕەحەتیگەلێک حتا هێن ناڕەحەتیگەری مەفاسل یا وەکو ئۆتۆ ئیمۆن مەسەن چگەلێکە ئۆتۆ ئیمۆنی پێژن ناڕەحەتیگەلێکی مزمنە کە سلول ئەعساب ئێمە مەسەڵ ئێمە ئەو ئۆتۆ ئیمۆنە یانی ئەوەی کە نەخۆشەکە یا جسم کەسەکە بەشی لە سلولەکان خۆی وەکو دشمن خۆی تواشاکە یعنی خۆی ئەڕێتە شەڕ لەگەڵ خۆیان مەسەڵەن ناڕەحەتی مفاسل لەوە زۆرە بۆ هەمووی ئەو نەخۆشیگەلە زۆر هەدەفمەند ئەتوانی بەکاری وەریەوە زۆر مؤثری چن بۆ بڕێک لەمانە حتا مەسەڵەن بۆ کەسێکە سەرەتانی بێ بەڕاستی مەترح نییە حتا عوارزگەلێکی مەسەڵ وەکو ئەعتیادی ببێ دیانە مهم ئەوەیە کە نەخۆشەکە بە کەیفێتێکی بانترە و ژیانێکی بێدەردی سەرتر بتوانێت بواتە سەر بۆیە بۆ لە حازگەلە و قابل استفاده بووە خاسیدەکەیکی ئەوەیە کە تۆ لێنا دۆزەکانی فرە هەدەفمەند دەتوانێت خواروبانی پێکەی وەکو بازارێکی مەسەن هین نییە تۆ نەزانی لەگەڵ چیا تەرەفی نەگەن نەزانی چیان هاوردووە بۆت و نەزانی کی دروستی کردووە و نەزانی مەسئولیەکەی کی و نەزانی حتا تاسیراتەکەی چۆنە ئەمە زۆر هەدەفمەند بەتایبەت ئەو شتێک کە عەرزم کرد ئەو بەشێکە لەوڵە وەکو وتم بەشێکی کە تاسیرە کاتە سەر سیستم عەسەبی ئێمەوە بەتایبەت سەر سیستمێکی مرکزی لە مشکی مەغزی ئێمە بۆ ئەوەی کە چۆنیەتی ڕوبەڕووی کردنەوەی ئێمە لەگەڵ ئێش و ناڕەحەتیا تەنظیمەکات زۆر سپاس بەرحاڵە بەکارهێنانی ئەم مادەیە تا ڕادێک ئازاد کراوە یعنی تا ڕادێک بۆ مەبەستەکە دەوڵەتی ئاڵمان حد و حدودێکی بۆی دانیاگە چه یاسا و ڕێسایکی بۆ دانیاوە کەەوە تا چه حدێک کەسانی کە بەکاری ئێنە ئەتوانن بڕۆنە بەرەوە بەکاری بێنن ئەم مادەیە ئەمە معزلەیەکە خۆی بخۆی
اولا قواعدێکی ئاوا هەیە کە مەسەڵەنەکە کەسێک لە خیابانە قەرار بێت تەفتیشی کەن و پرسیاری لێ بکەن و شتێ و پێ ببینن 25 گرم ئازادە لەگەڵ خۆیان بیبات و لە ماڵێکەوە مەسەڵەن 50 گرم ئازادە بیبێت ئەوە مەسەڵەن تۆ لە مەجموع حەسابەکەی وەکو ئەوەی کە 100 دانە سگار ئیجازەت بدبێت ئەمە شتێکەوە ئەم هەموو قانونە لە ئاخرە و وای تیادەات بەڵام ئیسە کە لە شوێنگەلێکی چەند مەمنوعە وەکو لە نزیک مەسەڵ مەدرسەوە مەسەڵ 100 متری وەکو مثال عەرز دەکەم 100 متری مەدرسەیەکەوە نابێ نزیکتر بێت کەسێکی کێشەی دێ باشە ئەگەر پلیسێک هایزە مەسەڵ پلیسەکان زۆر مشکڵیان واتێتە بەرەوە ئەشێ جاری مترسەنجی پێ بێت بتوانێت ئەنازەی بگرێت کەسێک لەنەوە سکارە کێشێت ئەوە نەشێ دانەی پلیس بتوانێت تشخیص بات کە ئەوە واقعاً مەسەڵەن گراسە یا هەشیشە ئەوان کانابیسە کێشن ئەشێ ئەوە لە بەرا مطمئن بێ لێ خۆی بەخۆی ناتوانێت بێژێت تۆ چا کێشیت ئەوە حتمما تۆ کانابیسە کێشیت دوایەوەکە وایە کردەشی ئەنازەی بگرێزانێ مەسەڵ واقعاً 100 متر بە مەدرسەکە دوورە یانە یعنی واقعاً شتێکی بێمعنی و مشکل سازی حتا دروستکردە من بم مثال سادە حەزم کرد مشکلاتێکەوە بەشۆ خۆیان ئەیتێت و هاوردگیە هێنیکەم کە ئەسڵ شکل ئەوانەیە کە ئەوان لە نظر قانونی و وتیگیانە بێمعنیە مەسەڵەن ئیجازەت بێت لەناو باوکونەکەی خۆتان مەسەڵەن 3 دانە کانابیس مەسەڵەن کاشت کرد بێت یانێکی تۆ کەسێک بنێریتە ماڵ تەرەفەکە لەناو باوکونەکەی تواشاکە بزانە کاشتی کردگە یانە یا 4 دانێ کاشتکردی یا 3 دانێ کاشتکردی یعنی شتێک ئەوە کە ئەسڵ ناو جامعەی ئەڵمانە بریام هەر ناوی ڕووی بێت لەسەری قسە بکات چونکو حرمەت شخصی و کەرامەت شخصی ناو ماڵ مردم چوون ئەسڵ تابووە کەسی پلیس بی ئیجازەی نیە خۆی بەخۆی بێت ناو ماڵ مردم بەنابەرین ئەوەسە کە بە نەزەر من دەوڵەت ئەڵمان لەو بابەتەوە زیادە لە حەد زۆر خۆی مەشغوڵ کردەوە بە شتێکەوە کە ئەیتوانی ئەو وەختەدا نابە مشکڵێکی تری پێ حەل کردای کە ئەم کۆمەلگا زۆر مشکڵاتی زۆرترە بەقەوڵ یەکێک لە بینەراوەتیتی ئەتیاد و کنتڕۆڵ دوو مەقولەی جیاوازن بەڕاستی شەوایە بەڵام بۆ دوایین پرسیار حکوومەتی ئاڵمان چۆن دەیەوێت کنتڕۆڵی جێبەجێکردنی ئەو پەیڕەوانەی کە باسکراون مسۆگەر بکات دەوڵەت ئاڵمان فاصلەی گرگەل لەگەڵ خۆیان ئەویش نەک فقط لە مبارەم قانونەوە چەندین قانونتری دانیاگە کە فقط قانونگوزاریە کات و باقیەکەی وەڵکردگە کە چۆنێتی پێشتر وانە بوو مەسەڵەن 20 ساڵەوە بە 30 ساڵەوە بەر لە ئاڵمانە وەختی قانونێک ئیجرابوو بەر لەوە لە شوێنێکە پرۆڤەیان یعنی ئازمایشیان نەکرد و پرۆژەهایەکی عەمەڵی فڕێیان نەکرد حتا ئیجراکەی هەمڕاهیان نەکرد ولا ناو فاصلەی ئیجراکەی ئەگەر مشکلی باتاتە بەرەوە دەیان متەخەسیساتن یارمەتیان نەکرد شکل ئیجراکەی حەل بکەن حتا پەسفەند و پەشوەندیان پێ ئیزافاکە بە قانونەکان بۆ ئەوەی کە ئەو قانونگەلە بتوانێت ئیجرا بێت بەنظر من ئاڵمان لەو بابەتەوە زعفی گەورەی لە خۆ نیشانداگا فاصلەی گرگە لەو پرۆسە و فاصلەگردین لەو پرۆسە معنای ئەوەسە جەماعەتێک لە پارلەمانێکا لە شوێنێکا لە شوێنێکی هێنا کە مجازن قانونێک بە تەسویب بگەینن قانونەکە بە تەسویب بگەین دوای خەبەریانی لە دەرەوەی خۆیان ئەسڵەن چه خەبەرە چۆن ئیجراشێ بکرێ و ئەمە تەنیا یعنی مەسەڵ قانون کانابیسە بەنظر من دانەی لەوانەسە کە چەندین قانونتر بەر لە ئەوە هەست وەختێک تەسویبیان کرد کشتی تعجبی کرد باشە شکل ئیجراکەی چە پێکەی بۆ بوونەوە بەنظر من ساڵی 2 ساڵتر فرێ مشکلاتێتە بەرەو بۆیان حتا فرێک پوڵ هەنگفت ئەنێتە دەستیانەوە بۆ ئەوەی کە شکل ئیجراکە ئەسڵ نازانن یعنی بەقەیرە چەند مۆرد مشخص وایسە وتم ئەشێ ئەوە دوور بێت لە مەدرسەوە شێ ئەو نەبێت لەناو گیفان تابێت و ئەوانە باقیەکەی تری ئەسڵ هیچ تعبیرێکی عەمەڵی ئیجرا بشکلێکە ئیجرای بکەیتەوە بشکلێکە تەئمین بێت لە نەزەر ئیجرا نییە بۆ بۆنەوە فرێ لە متەخەسسین و فرێ لە ئیالەتەکانی واقعاً مشکلیان پێیا کرد هەر لەیسەوە تەکەوەی کە مەسەڵەن بە چ شێوەیەک تۆ گەرەکتە قانونێکەوە تەسویب بۆ کردگە و عەمەڵەن ئەبێ بە وەزیفە بۆ پلیس و بۆ ئیدارەی قەزایی بە چ شکلێک ئەتوانی کنترۆڵیکەی تەنیا شتێکەوە بێمعنیە حداقل لە نەزەر
ئەو شتکە لە وادانیا ئەوەسە کە چۆنەشی ئیجرایکرد دقیق بۆ بۆنە بە نظر من ئەوە مشکلێکە بۆیان. زۆر سپاس بۆ بەشداربوونی لەم بەنامەیە خۆتان قسە و باسێکتانست لە ئاخری بەرنامەکەەوە من پرسیارێکم نەما. من لەسەر کانابیس بە تۆ کولی مەسەلە ئەوەیە کە کانابیس تاریخەن من زۆر مدافع ئەوەیە نیم مەمنوعکردی بەڕاستی و زۆرێک هین خاهان ئەوە نیم ئازاد بکرێت ومانە من وازانم کۆمەلگای ئێمەوە بە تۆ کولی کۆمەلگای ئێرسانی ئەبێ هەمڕاه بێ لەگەڵ ئیطلاعاتێکی وەسیعی ئیمڕۆژیە ئێمە ئەبێ بزانین و نیروی جوان کۆمەلگا بە تایبەت نیروی جوانێکی کە کونجکاوە ئەبێ لەسەر چۆنیەتی تەسیرگوزاری ئەم نوع ئامادەگەلە بزانێت ئەبێ کۆمەلگاکە ئێمەوە کۆمەلگاکانمان ئەبێ هەمڕاه بێ لە تەک ئیمکاناتێکی فرێ وەرزشی و تەفریحی جەذابتر تا ئەوەی کە مەسەڵ لە مادەیەک ئیسفادەکەی بۆیە بە نظر من مهمە کە ڕۆشنگەری بکرێت و بەتایبەت لە ناو کۆمەلگای خۆمانە کە جوانەکان ئێمە مسلح بن بە ئاگاهەیەکی ئیمڕۆژی و لەسەر ئەم نوع ئامادەگەلە ئەوە مهمە کە لەسەری کار بکرێت ئەگەر بەحال لە نظر قانونیە و ئیسە لە هولندا ئازاد بوو مەسەڵەن لە ئاڵمانە مودەتا بوو مەمنوع بوو فەرقی عجایب و غرای بەڕاستی لە دەرسەدەکانە من ناتوان تشخیص بم یانێ ناتوان ئیسە بێژە مەسەڵ دەرسەد نەخۆشی گەلێکە لەم تەریقە و دروست بووگە لە هولندا فرەتر تا بەنسبەت ئاڵمانە یا کە لێنە ئازاد بووگە یا مەسەڵ بالعکسەوەمانە بەحاڵ لە هەردووکیاناوەری یەکشت مؤثر بووگە ئەوەی کە لە دانشگاکانە لە مەدرسەکانە لە حتا لە مەدرسەگەرێکە وا مەسەڵ ئێبتداییەکانە لە ناو خانەوادەکانە لە ناو ئەنجومەنەکانە لە محیط کارە ئەوانە چەندێ ڕۆشنگەری کریاگەوە ڕۆشنگەریش تازە کافی نییە تۆ ئەگەر مەسەڵ بە 40 سعات کارە و 50 سعات کار لە هەفتە لە ژێر مەسەڵ ئسترێسێکی مدامە کارکەیت خب خەتەر تهدید و فرەتەکە کە بە مەوادی ئابوجۆرە ڕووبێریت یعنی تەنیا ئەوە نییە کە ڕۆشنگەری بکرێت ئێمەشی حقوقمان بێت ئەشی سوبات ژیانمان بێت ئەشی ئیسراحەتمان بێ ئەشی ئاموزشمان بێ ئەشی ئیمکاناتمان بێت ئەوە شتێکە کە ئایندەی ئێمە لەبارەی ئاعتیادی چۆ تامینەکە کە مبتەڵا نەبیت. زۆر سپاس کاکوریای سپاس بۆ ئێوە ماندوو نەبن دەستان خۆش بێ. قوربان بینەرانی ئازیز هاتینە کۆتایی بەنامەیەم هەفتەی ژیانەوە هیوادارم هیچ کەسێک گیرودەی هیچ مادە هۆشبەرێک نەبێت تا بێگەیشتنەوەیکی دیکە ماڵەوە.